چاردا لە ژنامێت پێکی نین بۆ ئاوێ جێژنێ دێ چند پێشوازیە گەشتیارەکان زالگەها ئەف زالگەهێت گەشتیارن بترێت عێراق داخلی پارێزگەها دۆکێ بن و شێوەکی باشدا خزمەت گۆزارە بۆوان پێشکەش بکەن و طبعا پشتی چەندین کۆمبوونمە لە گەلوانکردین بەرینەوەکە کوما اتفاقەکوال گەلوانکردی و زێت دەترین ڕژت گەشتیارە ئەدوان مناسبەتە بۆمە ئەڤڕێکەن هەر هۆسا ڕاستی شک یعنی ما پیشەنگەهەکە واهایی لە قوبەهان دێتەکردن ئەو ئامیدیە ئەبناوی پیشەنگەها قوبەهان ئەو شک هەر تشتێکی بدەستی هاتیە چێکردن دلوێ دەرکێ ئەنجام دێن فاڤ ئێکشش پلانن مەیە فندق حەجەری یعنی دومایی کێتە چەند هەیڤێن بێن و فندق سەکەش دێ دەست پێکەن و تەلفریکەکەش دلوێ دەرکێ چێکەن سەرسنگە هەر تشتێک گرنگل پیشیامە ئەوواک و پیشەنگەها نیڤدەولەتی یا دوێ بێتەکردن پارێزگەها دۆکێ وەکیا پار ئەو شک ئارمانجا سەرەکی ژێ پیشانگە ئەوواک و ئەم پارێزگەها دۆکێ بترنیشا خەلکێ بدەین و کەرتێ گشت و گۆزارێ ئەوێ پارێزگەهێ خورد بکەین کە نەسەد جێت بەنگەهێن گەشتیاری پارێزگەها دۆکێ شانزدەیت نوشک وێتات نەڤەکردن نزیکی 205 یە سروشتیشک مەوێ هەیە پڕاستی ینی پارێزگەها دۆکێ vê halê yani mena zengîntirîn parêzgeha serastê Iraqê û herêma Kurdistanê ji mara geştiyara heyvaê ku dû sê heta dumayeke heyva sê nîzîkî 400,000 kesekî wê hat daxilî parêzgeha dok ew jê dilxweşa me em dê yani hawilkên ku ev ê rêjê zêdetir lê bikeyn nêzîkî bitir sî met'amî heta çil met'amî şik dê tevekirin rojê cejnê da ئەو مەطعمێت هاتیە کومە تەنسیق گەلکردی بۆ جێژنێ